هەندێک ئیسلامیش لەگەڵ ئەم تەحلیلە بوون کە گوایە کاکە سەبری لێ بگرن ئەمریکا نایڵێ ئێران هەروە بیخوا قسەی قۆڕە دوو لە ڕێی قسەی قۆڕە. یەک نقطەتان بۆ دێنمەوە، ئەمریکا احتیلال لە عێراقا بوو، جۆرج بۆش ئەمنیەتێکی زۆریان بۆ پاراسی بوو کە بدزیەوە هاتە بەغدا، دوایی بە هەلیکۆپتەر ڕۆشت بۆ قاعیدەیەکی عەسکەری لە ڕۆمادی. عەبدستار ئەبوڕیشە استقبالی کرد کە دوایی بوو بە ڕیسێکی سەحوە. 10 ڕۆژی پێ نەچوو عەبدستار ئەبوڕیشە کابرایەکی مەعەوق ڕۆژ عەریزەیەکی بداتێ خۆی تەقاندەوە پیاە و کوشتی. جارێکی کە سەیری ئەم واقعەکەن ڕئیسی ئەمریکایە احتیلالە جێشێکی منەظەمی هەمووی لە بەغدا و هەموو ناوچەکانی هەموو کۆنتڕۆڵ کردو بە دزیەوە دێ. مەحموودی ئەحمەدی نەژاد وتی ئەچم بۆ بەغدا، 1 مانگ پێشتر ئیعلانی کردبوو کە هاتیشە بەغدا بەسەر جادەکانە ڕۆشت و تەوقەی لەگەڵ 2 جوندی ئەمریکیش کرد. فەرقەکان چەند گەورن. تۆ وا نەزانی ئەو ئومێدەت نەبێ ئومێدێکی حشتریانە بڵێ وڵا ئەمریکا لە ئێرانەدا بۆ ئێمەی سونی. ئەوە معادلەکان واضحن. کوردی فرۆشتەوە بۆ عەبادی، سنی فرۆشتەوە بۆ شیعە، تیجارەتەکە، مەعامەلاتەکە، ئیشی خۆی ڕابڕێوە، مەهارەزە و دروستی شێکا و خۆشی یاری بە بەردە شەترانجەکانەکە. تەحلیلێکی تر هی ئیسلامیەکان ئەوە بوو کە بەعکسی ئەمەوەیە کە ئەڵێ ئێران و ئەمریکا یان ئێران و غەرب قەت ئێران ڕۆژە لە ڕۆژان جیهادی بەرامبەر بە غەرب ئیعلان نەکردو لە تاریخی خۆش، لەبەر هەروە بوون بەرامبەر بە ئەهلی سونەت و جەماعەت. ئەوان دژایەتیان لەگەڵ ئەهلی سونەت و جەماعەت هەیە، لەبەر هیەوە نییە خۆمان ماندووکەین بڵێن وڵا ئێران و ئەمریکا شەڕیانە بێمە لە مەیدان قازان بکەین. نا، ئێمە پێویستە خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی کە ئێرانیزمەکە بە خەتی تەشەیع و بە خەتی سیاسەتیە وشکەینەوە نەیەڵین لە منتقی ئێمە کاریگەری هەبێ. ئەوان مەسئولیەتی ئێمە. بۆیە داوام لەو برابەڕەزانە بە تایبەتیوانی ڕۆژهەڵات هەیە کە سەبر بگرن دائیمەن لێکۆڵینەوەی وردەکارانە، هەروەکوتیشم چەند جاری تر وتومە ئیڵێمەوە مرکزی استراتیجیەتتان هەبێ وەلەو بە بەسیتی دروستیکەن. مرکزی استراتیجیەتتان هەبێت کە دراسی بۆ نمونە ناو پاسدارانەکە، پاسداران چۆن دروست بوون، تاریخیان، تەوەجوهاتیان، مؤسساتیان، ئەنجا دەستگاکانیان پلە بەرزکردنەوەیان چۆنە، چ خەتێک و چ تەیارەگەی بابڕێەوە شارەزا بن وردە وردە. ئەمە هی ئەوەنجا اقتصاد، ئەنجا نەوتە، ئەوەنجا قیەمی کۆمەڵایەتی، ئەوەنجا هەر دیاردەیەکی تر کە لە وڵاتی خۆتانایە وردە وردە شارەزا بن بە مرکزی استراتیجی خۆتان. ئەم جارە کە تەحلیلەکەن مەلەفی معلوماتان لەبەردەستە، ئەو کاتە سادە و عاتیفی ناڕۆن بە دوای ئیشەکە.